سڵاو ئەم کاتە و هەم کاتێکتان باش من محەممەد جەلیلم بەرنامەیەکی نوێ دەنجی خەڵک لە شاشە جوانەکەی کەناڵی بادینانەوە پێشکەشتان دەکەم لە بەرنامی ئەمجارەی دەنجی خەڵک باز لە ئیش و کاری هاوڵاتیان دەکەین با بزانین هاوڵاتیانی قەزای بەردەڕەش چۆن ڕۆژانە ئیش و کارەکەی خۆیان دەکات لەگەڵ هاوڵاتیان گفتوگۆ دەکەین ڕابوچوونی هاوڵاتیان لەسەرم تەوەرە وەردەگرین فەرمونون بینەری ئەم بەرنامەیە بن. سڵاوتەنەوێت سلام ورحمة الله وبركاته بخير بين خۆش بێ سپاس خەڵکی بەردەڕەشی بەڵێ وەلا گوندی اسمەوە سەر بە قەزای بەردەڕەش چۆن هاتیتە ناو بەردەڕەش وەلا هاتمەوە پێشتر وەرەقەم قەرت کردبوو لە براکەم لەو سیارە سارێکم بەخێر و سلامەت کڕی ئەوەنجی وەرەقە بە 120 بی بەس ئێستا وەرەقە بە تقریبا 145 زۆرە پارە ئەرەوە زۆر لە سێ سال وەرەقە هەندێک هەلێ زەرەر دەکەین تقریبا وەرەقەی زیاتر زەرەر دەکەین جێشە هاتینەوە پارەکە بڵێن لە 120 بۆ 145 زعین زەرەر بوون طبعا هانێ وەڵا 5,000 تقریبا زەرەر بوون بەس قەیناکە هەبرای خۆمانە مشکلە نیە لێ قەیناکارۆ بە تۆزێک بانکێک با تاخیرتر بینابی وەڵا بەرگە وەلا فەقرە قسە ناکەتم بەس پارەکە لە گلم من دێتە خواردن ڕاستی بەزانستی پارەکەی بوو هاتم ئێستا پارەکە بگەڕم بۆ وەرەقەکەی بدەمەوە و فەقیرەوە هەژنە مانگە چاوەڕوانمە فەقیر هەدەڵێن عەقڵی خۆیتی ڕاستی فەقیر دەڵێتە من حەنە دەوەزای هەتا بە کەیفی خۆت بەس مرازی قەرزی هەردانەوەیە وایە ڕاست وابزانام سەرمانجیشە دەبی مەحاش و شتی وا دووەلگرتی بلوێ معاشم وەرگر لە خوای بە زیاد بێ الحەمدولillah معاش باش جاران پێشمەرگەمە وەڵا هەر سەرکەوتوو بوون مەمنون سپاس عەزیزی چەند ساڵە پێشمەرگەی وەڵا تقریبا 10 ساڵە باش جگە لە ئیشی پێشمەرگە هیچی شەشیت کە ناکەیت ناوەڵی ئیشێکی دیکە ناکەم تەنیا پێشمەرگاتی دەکەم و هەر پێشمەرگاتیمیش بەدەڵای شەڵا هە بەردەوام دەبێنە سەر کاروباری خۆمان باڵێن لە ئەوەندەی کاتی لە دەوامی ئەرکی وەچی دەگەڕێیتەوە ماڵە هیچی شەشی دیکە ناکەم بزانام لارای ئیسماوە زۆر برنجی دەچێن زۆر بەڕێوەڵا ئیش دەکەی ڕاستی ئیشی برنجەوە فەلاحەتی جا بەزەلەچیم هاری یارمەتی بام واندەم هەر بەتان نەمارێت ئاردیان هەیە بام ئاردیان هەیە لە خوای بە زیاد بیتن ئاردیان هەیە و برنج دەکەن و دەخل و دان دەکەن دەخل دەکەن گەنم دەکەن ئەلەوێ ئەمش یارمەتیان دێن هەر بەتارین و باشە جگە لە ئیشی پێشمەرگاتی بامڵێن ئەگە پێشمن نەبوو بایە پێشمەرگە چی شەکرد دەکرد چی شکرد خۆ هەڵدەبژار حەز و ئارەزوی خۆت بووە وەڵا بە حەز و ئارەزوی خۆم ئەمن لە منداڵی و هێواتم پێشمەرگاتی بوو لە منداڵی و هێواتم پێشمەرگات و دیفاع لە خاک و نیشتیمانی خۆم بکەم چکم وڵاتی من ئەوڕۆ پێویستی بە گەنجانی وەکو من هەیە پێ خۆشحاڵم کە هاتمە ناو ژیانی پێشمەرگاتی ڕاستی سەربەرزیە بۆ من کە ئەو خەباتە دەکەم لە پێناو خاکی کوردستان زۆر مهمە خەباتەشی زۆر مهمە سڵاوتەنەوێ سلام بەخێر بێن چاوەکەمی بەخێر بێ چۆنەوەی شەت هەڵبژاردووە وەڵاهی زۆریشم کردیە بەڵام ئەوەم پێ باشتر بوو ئیشی جامیە چونکە ئیشی جام تۆزەک خوتوڕەی زیاترە لۆی ئەمنیش حەزم لە ئیشێکیە کە خەڵک زۆر نەکاتن ئیشی جامیش ئەوەیە کە زۆر کەس ناوێ هەڵبژێریتن چونکە بەڕاستی خوتوڕەی گەلە زۆرە ئەرێ وەڵا زەحمەتە بڕینی تێدایە
جارەوە بۆ لێرە دەستمان بڕیا بەربوونەوە هەبووە چونکە لە شوێنی بەرز ئیشمان کردووە هەموو کەسێک ناتوانێت ئیشە بکە بەڕاستی ساڵاوی شەی دەکەیت وەڵاهی 10 ساڵ هەیە یعنی تۆ خۆت خولیای کاری جامچیەتیتە بۆ یاخۆت حەز لە ئیشەکی دیکەت کرد بێوان بەشێکی زۆر لە خەڵکی با بڵێن دەڵێ حەزم لە وەرزشە حەزم لێ بووە با بڵێن پیشەکی دیکە هەڵبژێرم تۆش هەمان ئەو حەز و ئارزوانت هەیە وەڵاهی هەموو کەسێک حەزی لە وەرزشە بەڵام بە پێی کات بەڕاستی ئەو کاتێمان نییە کە وەرزش بکەین و دوایش جامچیاتی خۆم هەڵم بژاردووە ویستی خۆم بووە هەر لە قەدیمەوە خولیای جامچیاتی بوومە بەڕاستی چونکە ئیش تەمەنێکی زۆرە لەگەڵ تەمەنێکی زۆرە بەڵێ کێ سەرەتا دەست بەکار کرد سەرەتا لەگەڵ برایەکانم عەمەلە بووم لەبەردەستیان ئیشم دەکرد دوایەوە هەر لە بەردەڕەش ئیشەکانی خۆتان دەکرد هەر لە بەردەڕەش بوو بەڵێ بەڵام جارجار دەچوین بۆ هەولێر و بۆ ئەو جیانە لە دەرەوەی بەردەڕەش ئەو گوندانەی دەوروبەری بەردەڕەش گوند نەمایە ئەم نەچوو بیتە مەڕاستی ئەو جامانە لە چێن دەرێت بۆتان دێ ئەو جامانە خۆی لە عێراق هەیە ئەوەندیم بزانم لە جنوب یەک مەعمەل هەیە کە جام دروست دەکاتن بەڵام بەشی تەنها خۆیان منتیقی خۆیان دەکا بەشی هەموو عێراق ناکاتن بەڕاستی بۆیە ئێمە لە ئێرانەوە دێنین لە ئێرانەوە جوملەمان هەیە بە جوملە لۆمان دێنی ئێمەش لێ وەردەگرینەوە کارەکەی باشە ئیش و کارەکەی ئێستا نا پێشان زۆر باش بوو چونکە ئێستاکە دۆلار بەرز بوویتەوە جگە لە دۆلار با لێرەشەوە هەموو جامچەکان بزانن ئەوەی ئاگداریش نییە بە ئاگدار بێتن بەڕاستی جام گران بووە هەر لە مەتری دۆلارەکە تا دۆلارێک و 20 سنتی چوویتە سەرێ ئەنی کاریگەری کردوتە سەر بازاری ئێوەش بەرزبوون و نرخی دۆلار و نەوز بێگومان ئێمە دووجار کاریگەریمان لەسەر بۆ بەڕاستی یەکەم شت ئەوەیە کە دۆلار بەرز بۆتەوە دووەمیش ئەوەیە کە جام خۆی گران بووە بە دۆلار گرانتر بووە بەڕاستی یعنی ئیشەکە ئێستاکە زۆر خان و هەبووە بەستایتم لێکم دایتەوە ئاخیری 2 پارچەم لە دەشتکە یان 3 پارچە ینی هەر ئەوەم لۆمایتەوە کە خواعافیسی لە کابرای بکەم و پارەی جوملە بدەم و ئەوش بنێرێ بۆ ئێران و تەوە ینی من هیچم لێ پێ نەبڕاوە زۆر زاریژوە بۆ استیفادی هەبوو بەڵام لەبەر نرخی دۆلار زۆر کەم بەڕاستی ئەو ئیشەی ئێمە ئەکەین بەگشتی یعنی زۆر زەحمەتە بەڕێ چاوەکە من بەخێر بن سڵاتە سلااو سەرچان سەرێ من چ کار دەکەیت جامچیە بەێ ڕۆژانە چەند ساعت کار دەکەن ڕۆژانە لە سوبینی هەتا مەغربێ سعات 9 تا ساعت 6 5 ماندوو نابن ئەوەندە ئیشە ئەوەندە ساعتێک کە نزیکە 8 ساعت 9 ساعت کار دەکەن بەێ ماندی دەبین ماندووبوونی هەیە بەێ مەبدورمیە خەتەرواتی هەیە خەتەراتی زۆرە چەند ساڵە ئەو ئیشەی دەکەیەوە 10 ساڵە بەێ سەرەتا لەگەڵ کێ دەست پێ کرد لەگەڵ وەستا دڵداری ئەو خۆم بوو دەست جامچیاتی هەڵبژار پیشەکی دیکەت هەم نابژار مام بڵێن ئیشەشی دیکەت نەکرد بۆ ئیشە ئەمە لە مووسڵ هاتین هاتینە بەڕۆژ چیش نەبوو لە مووسڵی ئیشە نەخێر هات مێرە فێدەشی جانبی بەێ لە مووسڵ هاتینە بەردەڕە چ شۆل نەبوو بکەم وەستا دڵداری لەگەم شۆل بکە لەگەی شۆڵم کرد تقریبان 6 ساڵێک منی کردە شریک پشتینگەوەکو حەمە لە ئیشت دەکرد بەێ پشتینجینێ دڵدار گوتی بڵا دوکانەکە لە بۆ خۆت بیت ئەم بە تۆن دەکەمەوە کردە معمەل جام لە بۆ خۆی تەک جامەکەش عایدی منە بەێ
یعنی ئێستا خۆت بە خۆت با بڵێن ئیشەکانی خۆت دەکەیت بله 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 لە ئیشەکەی خۆت ڕاستی بله الحمد لله ئەگە بە خۆت بواە بله چیشی دیکە نەدەکرد جگە لەو ئیشی زانین نا والله چیش نبکن لا پێشمەرگە نە هیچ شەڕاتمان نییە مەجبورین ئیش بکەین نانە وەکو حەزی خۆت با بڵێن ببیە فیتەر یا خۆت بڵێن حەز لە مامۆستایەتی وایە حەزت لە ئەفسەری وایە پێشمەرگاتی وایە والله حەز لە پێشمەرگاتی بوو پێشتر پێشمەرگە بیم وەکو دەڵێن هەموو کەس هیوا و ئاواتێکی هەیە بله هیوا و ئاواتەکەی تو چییە والله چ بێژم ئیشکردنی جام ینی حەزەکە حەز و خوگێ حەزم لە ئیشی جامیە زۆر دەمانێکی زۆرە لەگەڵی بله 10 ساڵە بله بە تەمانی لەو 10 ساڵێک کە ئیشکردی زیاتری پەرە بە ئیشەکەی خۆت بدەی ئیشەکەی خۆت فراوانتر بکەی بیر لە شتی گەورەترت نەکردوتەوە بله والله بەس ئیمکانە نییە پارە نییە ئەنی ئەگە ئیمکانیت هەبی بە تەمای یانی شتیشی گەورەتر بله. یا زیاتر بله بله خزمەتی بەردەڕەشی بکەی بله. یعنی بله سڵاتان سڵاو لای باش بەخێر بن ماندوو نەبن خۆش من سوپاس دوکانی زروبەر کتێوەنێ باڵێ دوکانی جلو بەرگمانە لە هەمان کاتی شا قوتابین چخۆ ناغ قۆناغی سێ بەشی ئابووری لە چ زانکۆی زانگۆی کەهڕەمامەڕاش سوچی ئیمام لە وڵاتی تورکیا چۆنەوە وات کردووە بچێت تووشێ بخوێنی وڵی 2017 مام لەوێ خەریکی تاتۆی ماستەرەکە بوو کە پێش ئەوەی تەواوکە پێشنیاری منی کرد کە بێمە ئەوێ خوێندنی بەکالیۆرۆسم لەوێ تەواوکەم پێش ئەوەی بچماوێش ناوم لە مەحەزاخ و پۆلیتەکنیک هاتبووە بەشی کارەبا و توانە بەڵام ئەو قسمەتەکە ئەمە چویناوێ و لەوێ یەکەم جار بەشی کارەبا و ئەلکترۆنیات مەیوەگرت دواتر دامان بەزاندە ئابووری باش حەز و ئارزوی خۆت بوو یاخۆت حەز و ئارزوی مام بوو یاخود ماڵەوە بوو وای بەتوگۆ بچی لەو بەشەی بخوێن وڵی سەرەتا قسمەت بوو حەزمان لە شتی تر بوو بەس کە چوینە ناو بابەتەکە زۆر پێمان خۆش بوو کە زۆریشم حەز لێ بوو ئێستاش کە دووبارە بتەوە دەستمە هەمان باش ئابووری هەڵدەبژێنەوە خۆت حەزت لەوێ خۆم حەزم لەوێ دەبێ و بەشێکە تو دەخوێنم بۆ مامۆستایەتیە بۆ مامۆستای ئەشێ بۆ ڕاوێژکاری مەسەن ڕاوێژی پارە و شتیوە دەتە هەر لەسە خۆت دەوەستەوە تایبەت یعنی پسپۆری خۆت لە چوارێک دیاریکە باش چۆنە لەگەڵ هەمان ئەو خوێندنە ئیشی دیکە دەکەوەکو جلوبەرگ ئێستا بە حکمی پەتای کۆرۆنەوە خوێندن لە وڵاتی تورکیا بوویتە لە دوورە یعنی ئۆنلاین جا بە حکمەوە بوویتە ئۆنلاین مەش بڕیاری ئەوماندا بگەڕێنەوە نزیکی ساڵێکە گەڕاینەتەوە خوێندنیشمان لە ڕێ ئۆنلاینە و هەر لە ماڵ دانیشتنیش نەدەقە تا ناچار دەستمان بە ئیشە کرد هەم خوێندنەکە هەم کار و کەسابەتیەکەش لەگەڵ دەکەن کار و کارسابەت ئێستا ماوە وەڵاهی دەگمەنە ڕاستی بە حکمی ئەوەی ئیشەکان زیاتر بە موچەوە بەستراوەتەوە هەر ئەمە کە کاریگەری ڕاستەوخۆ و ناڕاستەخۆی لەسەر بازار دەبی کاتێک موچە دابەش دەکرێت بازار جمجۆڵەیەکی زۆر بەخۆ دەبینێت بەڵام کەم وادەی موچە دوا دەخرێ یاخود لێبڕین و شتیوای تێتە ناو بابەتەکە ئەوە قیچەک بازارەکە سز دەبی نامینێت و دوکاندارەکانیش زیاتریان کرێکانیان زۆرە دەرەقەت ئیشەکەی نایەن جا هەیە لە گیرفانی خۆ هەیە قازانجێکی کەم دەکا هەرێکە بە شێوازێک دەورەم کاریگەری دەکاتە سەری شوکارەکانی ینی ڕێکەوتنەکان موچەکان وەزعی ئێستای کوردستان هەموو کاریگەری لەسەر بازار هەیە خۆت بە تەنها لێرەی بەڵێ زیاتر بە تەنها لێرەم وەکو دیش حاجیەکان حاجی سالار دلزان خاوەن فرۆژگانە ئەوان لەگەڵ ساڵە لێرە کار
ئەم نزیکی 5 مانگ و چەند ڕۆژێکە نەبوویتە ساڵە نێزیکی 5 مانگە بەڵام حای سالار زیاتر لە 23 ساڵە خەریکە دەمێژە بەڵ حای سالار وابزانام یەکەم دوکانی جلوبەرگ و لە بەردەڕەشکە داینە. وڵی کەم تۆزێک نزبەتی کەمی هەیەنێت نەکو وەکو پێشترێ نییە با بڵێ وەکو پێشتر هەریچ نەبوو چۆن تۆزێک جولێ هەیە ئێستا بەڵام هەروان نییە وەکو پێشترێکە ساڵانی ڕابردوو وانە زۆر کەمترە لە ساڵانی ڕابردوو ئێستا خراپترە بە تاکیید خراپترە چکە ماشەکان دواکەوت و قەیرانەکات و ئەم بەزمەی کۆرۆنەوە ئۆشتانە هاتوو هەمووی تاسیری خۆی هەیە با بڵین تاسی لەسەر بازاری کردووە بە تاکیید بەڵێ باشە خۆت جگەلەوەی چکاری دیکە ناکەیت خۆم دوکاندارم دوکاندار باشە ئەو دوکاندارایە جگە لە دوکانداری با بڵێن حەزت بۆ ئیشەشی دیکە نەبوو بیکەیت ئاخری ئیشێک ناکرد دووسێ ئیشێک لەگەیەک ناکرێتن نەکو هەیە ئیشی تریش هیوایەتەکەت هیوایەتەکەت هیوایەت چ بووە وڵای هیوایەت با بڵێن چێ خۆم هەم پۆلیسین بەڵام دوکانی شەر دەبی لەگەڵ بکەین نزگە لە ئیشی دوکانی مۆبایلی با بڵێن هیوایەتی کارێکی دیکە هەڵبایە ینی با بڵێن ببیە و مەتحەمەکەدا نابایە یا خۆت ببیە مامۆستایە یا خۆت بەڕێوبەرە یا خۆت بڵێن ئەندام پەرلەمانە هەر شتێک وڵی گەنج ئاواتی زۆرە بەڵام لەم زروفە ناکرێت نابیت ناکرێت آخر زروفەکەوانە لۆ بەخوای ناکرێت آخر بڵێم بۆ وەزعەکە وەزانی هیچ هەر کەس هەموو کەسێک لە گەنج لە پیر ئارەزوویەکی هەیە کە شتێک بکە لە داهاتوی خۆی بەڵام ناگەتە سەر هیچ. بەڵێ بینێرانی خۆشەویست بەم جۆرە هاتنە کۆتایی بەرنامەم جارەی دەنجی خەڵک لە قەزای بەردەڕەش ئەوی گوێبیستی بوون ئەمە ڕابوسینی هاوڵاتیان بوو لەسەر تەوەرەکەی ئەمڕۆکەمان سپاسی وە دەکەین کە بینەرمان بوون سپاس بۆ هاوکارم جەلال گۆران کە وێنەکانی بۆ ئێوە گواستەوە تا بەرنامەیەکی دیکە و تا تەوەرێکی دیکە ڕێز و خۆشەویستی من قوبوڵ بکەن و بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ